با درێژایی حکومڕانی پارتیوێکێتی بەنزینێکێک بووە لە گرفتە سەرکیەکانی هاوڵاتیان و هۆکاری چەندین خۆپیشاندان و گردبوونەوە و ناڕزایەتیش بووە. ساڵانێک سەری ڕیزی وەرگرتنی بەنزین دەیان کیلۆمەتر درێژ دەبوویەوە و هاوڵاتیان چەندین کاتژمێر چاوەڕێی وەرگرتنی چەند لیترێ بەنزینیان دەکرد و هەندێک جاری شەونخوونیان بۆ دەکێشا. هەموو ئەم قەیرانانە وای لە حکومەتی هەرێم نەکرد کە بیر لە چارەسەری ڕیشەیی کێشەکە بکاتەوە و بەردەوام بە پینۆپەڕۆ قەیرانی با قەیرانێکی دیکە سپاردووە. لە ئێستاشدا باوتی ژمارەیەک لە پەرلەمانتار هاوردەکردنی بەنزینی ژەهراوی هۆکاری زۆربوونی نەخۆشانی شێرپەنجەیە. بەپێی ئامارانە فەرمیەکان ڕۆژانە سەدان هەزار لیتر بەنزین هاوردەی هەرێمی کوردستان دەکرێت، بەڵام تا ئێستا بە یاسا ئەم هاوردەکردنا ڕێک نەخراوە. حکومەتی هەرێمیش لە وەڵامی لیژنەی وزە و سامانە سروشتەکان و پیشەسازی و بازرگانی پەرلەمانی کوردستان کە داوای کارکردن با یاسای ژمارە 9 ساڵی 2006 ئەنجومەنی نوێنەرانی عێراقی تایبەت بە کڕین و فرۆشتنی پێکاتەکانی نەوتی کردبوو دەڵێت یاساکە لەگەڵ بارودۆخی هەرێم ناگونجێت. ئێمە یاساکەمان هێناوە لە لیژنەی سامانە سروشتیەکان بۆی ئینفازی کەین لە هەرێمی کوردستان هێنانی سوتەمەنی بە یاسا ڕێک بخرێ. ناکرێ خەڵک بچێ مەوادی کیمیایی و مەوادی سەرەتانی بێنێ و تێکەڵی بکە و بەنزینی لێ دروست بکە، یان دێ مەوادی قاچاخی مەترسیداری سەرەتانی کە تەنها پاڵاوگا بێ بە ڕێژەیەکی دیاریکراو بیێنێ، بەڵام کۆمەڵێک بازرگانی بەناو نەوت بەناو بەنزین بە تەنی زۆر ئەم مەوادانە دێن و لە ساحەکانی کە لە هەرێمی کوردستان ساحەی نایاساین تێکەڵێکەن و بەنزینی نۆرماڵ و محەسەنی لێ دروستەکەن. بۆ ئەوەی لە هەرێمی کوردستانایە زۆری نەمەوادی کیمیاییە لە کارگە پیترۆکیمیاییەکانی یێنن، بەڵام بەداخەوە حکوومەت نایەوێن پرسە بە یاسا ڕێک بخرێ و دەیەوێت کۆمەڵێک بە ناوی هێنانی بەنزینەوە مەوادی سەرەتانی بێن و ئەو ژینگە پیسکاوە و نەخۆشخانەی هیوا و نانەکەلی وەمانە پڕکا لە سەرەتان. ڕێگریەکانی حکومەتی هەرێم لە بە یاسا ڕێخستنی هاوردەی بەنزین لە کاتێکدایە کە حکومەتی عێراق سەرەڕای ئەوەی خۆی بەنزینی پێویست هاوردە دەکات، بەڵام بە یاسا ڕێکی خستووە کەچی لە هەرێمی کوردستان هاوردەی بەنزین بازرگانیە و بازرگانەکان هاوردەی دەکەن. حکومەتی شامادە نیە یاسایەکی بۆ دابنێت. هاوکات بە پێ و بەڵگەنامانەی کە دەست پەیام کەوتووە ڕۆژانە چەندین تەنکەر بەنزین بەهۆی خراپی کوالیتیەکەیانەوە لا پشکنین دەرناچن. بەڵام بەپێی راپۆرتێکی لیژنەی دەستپاکی پەرلەمانی کوردستان کە مانگی ڕابردووە ڕاستی سەرۆکاتی پەرلەمانی کوردستانیان کردووە و کۆپیەکی دەست پەیام کەوتووە، سوتەمەنیەکی زۆر لە مەرزەکانەوە دێتە هەرێمی کوردستان کە دەبێ پشکنینیان بۆ بکرێت، بەڵام لە مەرزی باشماخ بەشێک لەو سوتەمەنیە ناپشکنرێ. بە جۆرێک ڕۆژانە 100 تا 150 تەنکەر سوتەمەنی لە مەرزی باشماخ نمونەیان لێ وەردەگیرێ، بەڵام بەدەیان تەنکەر سوتەمەنی بە ناوی مەوادی سەرەتاییەوە با فلتەری پشکنیندا ناڕوات و دەنێردرێ بۆ هەولێر بۆ ئەوەی پشکنینی تایبەتی بۆ بکرێ، بەڵام هیچ دڵنیایەک نییە ئەو پشکنینە دەکرێت یاخودنا. لە هەرێمی کوردستان دوو پاڵاوگەی نەوت هەیە کە ئەوانیش پاڵاوگەکانی بازیان و کەڵەکن، بەڵام حکومەتی هەرێم 1 لیتر نەوتی ڕەش بەم دوو پاڵاوگەیە نادات تا بەنزین و گاز و نەوتی سپی لێ دروست بکەن. لە بەرامبەردا حکومەتی عێراق نەوتی ڕەش لەم دوو پاڵاوگەی هەرێمی کوردستان دەپاڵێوێت و بەنزینەکەی با 450 دینار دەفرۆشێت، گازەکەشی بۆ بەرهمێنانی کارەبا بەکاردێنێت و نەوتە سپێکەشی بەسەر هاوڵاتیاندا دابەش دەکات. لە ماوەی ڕابردوودا حکومەتی هەرێم بڕێک گازی بەسەر نانەواخانە و سەمونخانەکاندا دابەش دەکرد، لە ئێستادا ئەوەش وەستاوە. بەم پێ بێت هاوڵاتیانی هەرێم سوود لە 1 لیتری نەوتی ڕەش وەرناگرن و ئەم حکومەتی هەرێمە هەمووی بە بۆری دەفرۆشێت و چارەنووسی داهاتەکەشی گەورەترین مەتەڵە کە تا ئێستا وەڵامێکی ڕاستەقینەی بۆ نەدۆزراوەتەوە. نەوتی سپی لە بەغداوە دێت، بەنزین و گازیش لە دەرەوە هاوردە دەکرێت. هەرێمی کوردستانیش نەوت و غازی وڵاتانی دراوسێ و چەند وڵاتێکی ئەوروپی دابین دەکات و داهاتەکەشی ناشەفاف و نادیارە. ئەمە چیرۆکی سامانی ژێرزەوی هەرێمی کوردستانە. ڕاستی حەمامین، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.